گۆرانی شەدەلار نوێترین بەرهەمی هونەرمەندی دیار و دەنگخۆش و موزیسیان کاک شوان قەرەداغیە کە یەکێکە لە گۆرانی بێژە دیار و دەنگخۆشەکان و بێگومان خاوەنی دەنگێکی زۆر تایبەتە و لە ئێستا نوێترین بەرهەمی خۆی بڵاو کردوتۆ دیارە. ئەم بەرهەمە ڤیدیۆ کلیپی بۆ نەکردووە بەڵکو لە ڕێی ڤیدیۆمۆشنەوە پێشکەشی هەوادارانی خۆی کردووە لەژێر ناونیشانی شەدەلارە. فەرموون پێکەوە بەشێک لەو بەرهەمەی کاک شوانی شەبینی. هونەرمەند شوان قەرەداغی لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرامی خۆتایبەت بە خۆیەوە ڤیدیۆمۆشنێکی بڵاو کردوتەوە بۆ یەکێک لە گۆرانیەکانی بەناوی شەدەلار کە پێشکەشی هەوادارانی کردووە و پێکەوە لە کورسات مەگەزینیشەوە گوێبیستە بین.